بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەسووڕاوان سلااوێکی گرمتان پێشکەش بێت. خۆشەویستان لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا بە بۆنەی ساڵگەردی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانەوە میێوانداری هاوڕێ فەرشید غەفارنژاد کادری لە مێژینەی حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵین کە قسە و باسێکمان بێت سەبارەت بە دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران. هیوادارم کە ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ فەرشید ئەم کاتتان باش، زۆر بەخێر بن و پیرۆزبایی 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە ئێوە. زۆر سپاس، ڕێزسڵام هەیە بۆ ئێوە و بۆ هەموو هاوکارانی تلویزیونی کۆمەڵە. منیش پیرۆزبایی ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە هەموو تێکۆشەرانی ئەم حیزبە و لە هەموو ئەوانەی کە یەک ڕۆژ لە ڕێگەی ئەهداف و سیاسەتها و بۆچوونی ئەم حیزبە کار و فعالیەتیان کردگا پیرۆزباییەکەم و هەروەها سەری ڕێزدا ئەوێنێنم بۆ هەموو ئەو گیانبەختکردوانەی کە لە ڕێگەی ئازادی و سۆسیالیزمە و لە ڕیزەکانی ئەم حیزبە چە لە زیندانەکان و سیاچاڵەکانی جمهوری ئیسلامی لە شەقام و خیابانەکانی شارەکان و هەروەها چا لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە گیانیان بەخت کرد و درودیان بۆ نێرم. زۆر سپاس، بەخێراتن دەکەم هاوڕێ فەرشید. هاوڕێ فەرشید، با یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم، بۆچی کۆمەڵە بڕیاریدا لە پرۆسەی دامەزراندنی حیزبدا دەوری سەرەکی بگێڕێت؟ ئەو زەرورەتە چی بوو کە حیزبی کۆمونیست پێویست بوو دروست بێت؟ من بە ئیجازەی خۆت با پرسیارەکە جۆرێتر تەرەحکەم باشە. من پێم وایە ئەوەیە کە کۆمەڵە ئەبێ بناسین کە چۆن ڕێکخراوێک بووە. ئەگەر ئەو پێناسەمانە بۆ کرد ئەو پرسیارە خۆی تێتە ئارا بۆچی کۆمەڵە هەوڵیدا بۆ دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران. ئێمە زانین کۆمەڵە لە دەهەی چلی هەتاوی تشکیلاتێک مجموعەیەکی ئینسانهایەکی چەپ و کۆمونیست تشکیلاتێک دروستەکەن کە دوجار ناوی کۆمەڵایە بە ئەهداف و بۆچوونێکی چەپ و سۆسیالیستی و کۆمونیستی بە هەر تعبیرێک هەیە ئەکەین لەو دەورانە هەدەف و بۆچوونی ئەو هاوڕێیانە ئەوە بووە لەو کاتاکە ئەم تشکیلاتە تشکیلاتێکی مەحەلی نییە و هەدەفی ئەم تشکیلاتە ئەوەیە کە ئەم بۆچوونی خۆی ئەوەیە کە یارمەتی بات بە ئینقلابێکی کۆمەڵایەتی لە جامعەی ئێرانە و ئەمە ئەبێ بە هەوێنێک بۆ کار و فعالیەتیان وەختێک ئەبینین لە دەورانێکە کە کار و فعالیەتەکەن تشکیلاتێکی بوچک بەڵام هەدەفێکی گەورە لە ئینقلابی 57 تشکیلاتی کۆمەڵە هەلومەرجێکی بۆ ڕێەکەوێ. ئەم هەلومەرجە ئەوەیە کە قیامێک ئینقلابێک بەرعەلەیهی ڕژیمی شاهنشاهی ڕژیمی پەهلەوی دەست پێکات. کۆمەڵە لەو سەردەما دەست بە فعالیەت و چالاکیەکانی خۆی زۆر زیاتر ئەکات و لە هەموو بوارەکانە بۆ سەرکەوتنی ئەو شۆڕشە وەک هێزێکی چەپ فعالیەتەکات. هەر لەو سەردەمایە کۆمەڵە خۆی ناسێنێ بە کۆمەڵانی خەڵک لە کوردستان. من پرانتزێ بکەمەوە باسیەوە کەم لە کوردستان حقیقەتەن ئەوەیە کۆمەڵە هیچ وەخت تشکیلاتێکی مەحەلی نەبووە و هەمیشە و دایم ئەم تشکیلاتە کادرەکانی لە شارە گەورەکانی ئێران وەکو تاران و تەبرێز و شماڵی ئێران ڕەشت و ئەو دەوروبەرە و ئێسفەهان و ئەوانە چالاکی بۆ فعالیەتی کادرەکانی وەوە هەمیشە لە پەیوەند لەگەڵ چالاکانی سیاسی مارکسیست لە ئەو دەورانە هەبووە. ئەم تشکیلاتە بۆ ئەوەی کە هەدەفی ئەوەیە ئەگەر بە متونی کۆنی تشکیلاتی چەبڕیت باسی ئەوە کات کە لەو سەردەمانە کە قیام دەست پێ ئەکات ئەو مۆزوعەتێتە بینەوە بەلەخەرە جامعەی ئێران جامعەیەکی سەرمایەداریە ئەوە لە کۆمەڵە ساقە بێتەوە کەوا بوو جامعەی ئێران سەرمایەداریە ڕۆخاننی سەرمایەداری بە دیلی سەرمایەداری جامعەیەکی سۆسیالیستیە. بۆیە کۆمەڵە هەر لەو سەردەما هەوڵە ئەدات کە ئەو بیرروڕا ئەو بۆچوونە خۆی تیار بکات و بتوانێ ئەو هێزە ئەو تشکیلاتە ئەو ڕێکخراوانەیە کە لەو چوارچێوە لەو بۆچوونە خەریکن فعالیەتەکەن کۆ بکاتەوە. یەکشت بڵم من کۆمەڵەکە لە دەورانێکا تشکیل بوو ئێمە ئەزانین
تشکیلاتی کۆمەڵە بە خەتی سێ ناسرا. بۆچی خەتی سێ؟ ئێمە چەپی ئێران ئەوەی کە بەناو حزبی توودە فعالیەتیە کرد، حزبی توودە ئەساسەن حزبێک بوو کە تواو و خەت و مەشتی و سیاسەتەکانی پەیڕەوی شەورەوی بوو. مثاڵێکی پێکەنین هەیە، ئەڵێت لە مسکۆ ئەگەر هەوری بکردای ئەمان لە ئێران چەتریان هەڵەدا، ئەوەندە پەیڕەوی سیاسەتە هاو بۆچوونهای شۆرەوی بوو. لە دوای ئەوانەوە خەتی چریک بوو، چریکەکان بوون کە چەپ بوون. چریک مەشتی چریکی بوو کە لە تەرێقی مبارزەی مسلحانە و ئەویست انقلاب بکات. ئەو تشکیلاتەی کە کۆمەڵە بوو خەتی سێ عەقیدەی بوو بەوە کە نەخێر بە کاری سیاسی و تشکیلاتی، بۆ مەعنا کە کاری سیاسی کە لە ناو توودەی کرێکار و زەحمەتکێشە ئەبێ کاری سیاسی بکرێت و ئەو کاری سیاسی منتەج بێ بەوەی کە تەشەکلهایەکی فعالی کرێکاری زەحمەتکێشی و لە نتیجات تەشەکلهایەکی وەسیعی کرێکاری دروست بێت. و ئەمە خەتێک بوو کە تشکیلاتی کۆمەڵە گرتووی و هەدەفی ئەسڵی ئێمە یادی کاکفواد لەم ڕۆژانە یادمان کرد. ئەگەر لە قسەکانی کاکفوادا هەر لە ساڵی 58 باسی دروستکردنی حزبی کۆمۆنیست دەکات. بۆیە کۆمەڵە هەمیشە هەوڵی داوە بتوانێت لە ژێر چەترێکی وەسیع بتوانێت کار بکات. من لەوانەیە دوجار بتوانم ئیشارە ئەکەم بەوەی کە چه هەوڵگەرێک دراوە چه کارگەرێک کریا، بەڵام هەر ئەوەندەی کە جواب پرسیارەکەی ئەو بمە و کۆمەڵە خۆی بە تشکیلاتێکی مارکسیستی بۆ انقلابی کۆمەڵایەتی و سوسیالیستی هەوڵیەدا هەر لە ڕۆژ ئەوڵەوە و پێشی وابوو بە سەراسەری بوون و حزبی دروستکردنی حزبی سەراسەری وەکو حزبی کۆمۆنیستی ئێران ئەتوانێت ئەو مەبەستەی خۆی لە جامعەی ئێرانە بەدی بێنێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. هاوڕێ فەرشید، لە چه هەلومەرجێکی سیاسی دیاریکراودا ئەم بڕیارە دراو و لە ئاستی تشکیلاتی کۆمەڵەدا لەگەڵ چی ڕوبەڕوو بوو؟ من پێم وایە ئەم سوالە زۆر سوالێکی بەجێگەیە دوای ئەو قسانەی کە من کردم. من ئیشارەم کرد بە شۆڕشی خەڵکی ئێران دژ بە ڕژیمی پاشایەتی. لەو سەردەما ئەگەر بەرحاڵ هەموو تاریخەکەی هەیە دیارە چەپ دەوری ئەساسی هەبوو لە قیامە و زۆرتری فعالیت چەپ ئەیکرد. ئەم چەپە ئەنواعی تشکیلاتهای گەورە و بوچکی لە خۆی گرت بوو، بەڵام بەرحاڵ بەداخەوە لە یەک بەرنامەیەکی زلهێزەکان دایان ڕژاند بوو بە دلیل ئەوەی کە ترسی ئەوەی کە نەکا ئێران کەفێتە دەست بەرەیکی چەپ و بەهەرحاڵ مەنافعی ئەوان ئەکەوێتە خەتەر و ئەو وەسعی و دوای ئەوە بێت ئەوان بەهەرحاڵ ئەکەفنە پەراوێزەوە منفعەت و بەرژەوەندیان نامێنێ. هەوڵیاندا کە لە تقریبەن لە نیمەی دەورانی قیام زۆر هەوڵیاندا بۆ ئەوە مەذهبی و لیبراڵەکان بێرن کە ئەوەش بوو بەرحاڵ توانیان و مەذهبیەکان توانیان دەسەڵات بگرنە دەسەوە لە ئێرانە. بەڵام ئەساسی ترین هەلومەرجەکە ئەوە بوو چەپ لەو دۆرانە منسەجم نەبوو. چەپ بەو مەعنا وەحدەتێکی یەکجار عەزیم و یەکجار هێنی نەبوو، باشی نەبوو و لەو دۆرە هەوڵێک زۆر هەوڵدرا بۆ ئەوەی کە هێشتا تازە قیام بە قەوڵ خۆیان گەوتووە بە سەرکەوتن بە قەوڵی سەرانی جمهوری ئیسلامی سەرکەوتنی پیا کردووە. بەڵام ئەو سەرکەوتنەی کە هێزە چەپەکان هەوڵیان بۆ ئەداوە خەڵک هەوڵی بۆ ئەدا لە چەند بوارە بوو. یەکێکەوە بۆ ئەوەڵەن ئێران کە دیکتاتۆری بۆ ئەوە جێگەی خۆی، بەڵام دژ بە فەقر و نەداری و هەژاری بە لێشاو لە ئێرانە ملیۆنها ئینسان لە ژێر هێڵی خەتی فەقرە ژیانیانە کرد. بەڵام چەپ جوابی بۆ ئەمە لەو دۆرانە لە شعار و دروشمەکان و لە نووسراوەکانە زۆر بوو، بەڵام چەپێکی پەرتوپڵاو بوو و ئەم پەرتوپڵاویە ئەم نامنسەجم بوونە توانی ڕژیم جمهوری ئیسلامی دەستی کرد بە قەلع و خەمکردن
لە واقع ئەوەی کە هێزەکان بە تۆرە عمومی منزورم هەموو هێزە بوچکەڵەکانە چه سازمانی چریکای فەدایی بوو، سازمانی پەیکار بوو، ڕەزمەندگان بوو، سازمانهای تووفان بوو، اتحادیە کۆمونیستەکان بوو و مەجموعەیەکی تر لە کوردستان لە ئێرانە فعالیەتیانە کرد کەفت نەژێر زبروزەنگی جمهوری ئیسلامی و ئەو وایکی کرد کە شرایەتێکی بۆ وجود هاور زیندانەکان پڕبوون تەشکیلاتەکان لە هەم پاشیان هەموو ئەوانە بەڵام لەم پرۆسا لەم وەزعیەتە تەشکیلاتی کۆمەڵە بە حکمی ئەوەی کە هێزێکی یەکجار گەورە و لە منتقەی کوردستانە هێشتا جوڵانەوەی کوردستان لە فرمی جوڵانەوەی چەکداری لە کوردستانە بەردەوام بوو و مەجای ئەوە بوو ئەیتوانی و لە تەبلیغات یا لە نەشریات و رادیۆوە ئەیتوانی ئەمانە پەخشکە بڵاو کاتەوە لە سەفحی ئێرانە شرایەتێک بە وجود هات بوو کە لە واقع خەفەخانێکی زاڵ بوو بەسەر جامعەی ئێرانە و بەتایبەت جامعەی چەپ و فعالینی چەپ لە ئێرانە بۆیە لەو وەختا لەو سەردەما لەو شرایەتا بوو کە بە دروستبوون و تەسیسی حزبی کۆمونیستی ئێران توانی هێزێک بابە بزوتنەوەی چەپ بە گشتی لە ئێرانە و لە واقع ئومیدێک ڕۆشنایی بخاتە ناو ئەو جوڵانەوە ئەو بزوتنەوە کە جمهوری ئیسلامی لە ساڵی 57ەوە یا با بڵین 58ەوە بەرەوە ئەولا دەستی کردو بە قەتڵ عام و لە بینبردنیان و لە بینچوون لەو شرایەتا بوو کە ئەتوانین بێژین لە واقع حاڵەتێکی ڕکود لە مبارزەی چەپ لە ئێرانە هێزی چەپ لە ئێرانە ڕکودی کردو مەجموعەیەکی زۆر لەو تەشکیلاتگەرە هەمووی پێک چوون نەمان و بەرحاڵ ئیسەی زانین ئاساری هیچ کامێکیان لەو تەشکیلاتە چەپانە وجودیان نییە بە هەر حاڵ لەو هەلومەرجا بوو کە حزبی کۆمونیست تەشکیلاتی کۆمەڵە لەو هەلومەرجا بوو کە توانی لەگەڵ هێزەکانێکی تر کە حاڵ تعدادێکیان مابوونە و کادرەکانیان مابووە و ئەوانە و لەگەڵ ئەمە بەرحاڵ لە تەی مبارزەیەکی ئیدئۆلۆژیک سیاسی زۆر بە هەر حاڵ پرۆسێکی توولانی پرۆسێکی 2 ساڵ 3 ساڵ توانیان بە هەر حاڵ بەو نەتیجە بگەن کە ضرورەتی حزب ئێستا ضروریە و ئەمە ئەتوانێت بژانەوەی بێت لە جنبشی چەپ کە بەرحاڵ کرا حزب من ئەوەش بڵم کۆمەڵە وەکو کۆمەڵە حزبی تشکیل نەدا بەڵکە تشکیلاتهای باقی ماندەی پەیکار بوو ڕەزمەندگان بوو ڕەزبی ئینقلابی بوو اتحاد مبارزان کۆمونیست بوو کۆمەڵە بوو و مەجموعەیەکی کادرهایەکی پەراکەندە لە چەپی ئێرانە کە ئەمانە هەمویان لە بەحث و باسڵا مبارزی ئیدئۆلۆژیک و نەزەری و تئۆریکێکە گەیشتن بە ئەو واقعیەتە کە ئەبێ حەزب تشکیل بێت من یەک پەرانتزیش بکەمەوە لێرە ئەو کاتە وەختی کۆمەڵە خەریک و حەزب تشکیلە بوو تشکیلاتی کۆمەڵە بە سەرجەم هەموو وا نەبوو کە ئەم تشکیلاتە ئیتر لەسەر و خوارە و هەموو ببن بە عزوی حەزبی کۆمونیست بەڵکە دانە دانەی ئەعزای کۆمەڵە لەو کاتە فرمێکیان وەرگرت ئەو فرمە تیان نووسرا بوو کە حەزبی کۆمونیستی ئێران تشکیل بووە کۆنگرەی گردووە ئایا تۆ وەکو عزوی کۆمەڵە ئەبیت بە عزوی حەزبی کۆمونیستی ئێران یان نا یعنی من مەبەستم ئەوەیە کۆمەڵە وەکو تشکیلات بڕیاری نەدا کە گشت عزوەکان ئۆتۆماتیک خەریکن ئەبن بە عزوی حەزب نەخێر یەک هەموو ئەوانە نووسیان و بەرحاڵ هین فرمەکەیان پڕۆ کردەوە کە من بە دڵخواه ئەبم بەهین من ئەوەیش بڕم بۆ تاریخ کە بوون
کەس هایەک بەڵام زۆر کەم کە ناتوان بەقەو پەنجەکانی دەستی ئینسان پڕۆ ناکاتە و زۆر کەم بوون کە وتیان ئێمە نابین و نەبوون، بەڵام ئەکسەریەت 99% هەمووی بوو بە عضوی حزب و حزب لەو وەزعیا لەو شرایطە لەو سەردەما تشکیل بوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. لە کوردستان و هەروە شارەکانی تری ئێران تشکیلی حزبی کۆمونیستی ئێران چۆن پێشوازی لێکرا؟ من پێم وایە لە قسەی پێشووە ئیشارەیەکم پێ کرد ئێمە تشکیلاتی کۆمەڵە لە کۆنگرێسیا کە لە ساڵی 61 یەک ساڵ پێش تشکیلی حزب کۆنگرێسێ بەرنامەی کۆمەڵە بەرنامەیەکیدا بەناو بەرنامەی حزبی کۆمونیستی ئێران و بەرنامەیەکی دا بەناو مافی یا بەرنامەی خودمختاری بۆ خەڵکی کوردستان باسی 1361ەکەم بەلا ساڵی دوای ئەوە حزب تشکیل بوو. لەو شرایطە با من ئەو جیاوازیە باس بکەم، ڕاستە جمهوری ئیسلامی توانی بوو تشکیلاتەکان بە تەورە عمومی قەلع و قەمکە تواوی ئەو تەشەکلانەی کە دەورانی قیام دروست بوو، تەشەکلهای مەدەنی، تەشەکلهای کرێکاری، سنفی، ژنان، دانش ئاموزان، معلمان، ئەنواعی سنف کە تەشەکلیان دروست کرد و تەشەکلهای مستەقل هەموو ئەوانە لەبین برد. بەڵام جیاوازی لە کوردستانە بوو بە حکمی ئەوە جنبشێکی زینک لە کوردستانە کەماکان لە جریانە بوو، اختلافی فەرقێک هەبوو کە دائیمە لە کوردستانە حاڵ زبروزەنگ و دائیمە ملیتاریزەکردنی کوردستان زۆرتر بوو، با وجود ئەوە جوڵانەوەکان لە کوردستانە هیچ وەخت نێتوانی جمهوری ئیسلامی سەرکوتیگات. جار لەو شرایطە بە حکمی ئەوەی کە حزب تشکیل بوو بەرچاوڕوونیکی زۆرتریدا و بەو مەعنا توانی چەپی ئەو وەختە بێرێتە ژێر چەترێک، یەک بەرنامە، یەک ئستراتژی، ئەمە خۆی ڕۆحیەیەکی زۆر بەرزیدا بە هەموو چالاکوانی ئەو سەردەمەی چەند لە سەطحی ئێرانە و چەند لە سەطحی کوردستانە کە ئەمە توانی لە واقعە من ئەو وەختە لە بیرمە ئێمە رادیۆمان هەبوو و لە ڕێگەی رادیۆوە وەختی ئەمانە بوو تەماسا ئەگیرا قسەگەر ئەکریا تەواوی ئەو وەزعە شرایطێکی دروست کرد بوو کە ئەحساست ئەکرد لە دووری چاوەگەر ئەجنەبت کە دڵخۆشیک یا ئومیدێک نورێک چرایکی ڕۆشنایی لە جنبشی چەپە دوای ئەوەی کە جمهوری ئیسلامی پێوا بوو توانیویە بەو ئەهدافە و بەو مەرامەی خۆی بگات کە چەپ بە تەورێک کولی لە بین بەرێت. هەر بەو دەلیلە کە باسم کرد مەجموعەیەکی ئەو سازمانانە ناویان نەما، هەر لە هیچ شوێنێکە بەرحاڵ ئیتر حزوریان نەما و هیچ دەنگێکیان نەبوو، پێوا بوو ئەتوانێ و توانویە بەو هەدەفە بگات. بە ئەعلامی تەئسیسی حزبی کۆمونیستی ئێران و ئەعلامی بەرنامە ئستراتیژی سیاسەتەهای ڕۆشن و تەواوی ئەوانە بە نظر من ڕۆحیەکی یەکجار زۆریدا کاگەر لە بیرم بێت بە دوای ئەو هەموو خەفەقانە ئێمە شایەدی ئەو جەژنی ئەوەڵی ماهێمین لە شاری سنا کە یەکێک لە نقطە عەتفەکانی ئەو دۆرانەی جنبشی کرێکاری و جنبشی چەپ بوو لە کوردستانە و ئەمە نمودارێکە بۆ ئەوەی کە بێژین کە واقعەن تشکیلی حزب توانی ئەو ڕۆحیە و ئەو ئومیدە بە چەپ لە کوردستان و لە ئێرانە بدات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. هاوڕێ فەرشید دەور و نەقشی حزب لەسەر ئەو ئاسۆیەکە لە بەرنامەکەیدا هاتووە چۆن دەبینن؟ بەگشتی ئایا بوونی حزب توانیوێتی خزمەتێک بێت بە تەقویەتی بزوتنەوەی چەپ و شۆڕژگێرانە لە ئێران؟ هەرچەند لە پرسیارەکانی پێشوودا بە کورتی ئاماژەتان پێداوە. بڵێ من شتێک بڵم پێم وایە بە چەند شت ئەبێ چەند فاکتۆر ئەبێ لێرە لە بەرچاو بگرین. ئەمڕۆ هەر کەسێک لە هەر کوێنەی دنیا گەرێکی بێ تێڕوانەی کار لە چەپ لە ئێرانە بە نظر من ناتوانێ
وأصلا نابێت حزبی کۆمونیست لە بەرچاو نەگرێت. ئەو تاریخە پڕ لە ئەزمون، پڕ لە فەداکاری، پڕ لە کارامەیی، ئەو تاریخەی کە زیندانەکان و شکنجە و ئەعدام و فەداکاری و بەدەیان و سەدان و هەزاران کادری ئەم تەشکیلاتە کردویانە و لە تاریخی 40 ساڵەی جنبشی چەپ و کۆمونیستی لە ئێرانە هیچ کەسێ ناتوانێت حزبی کۆمونیستی ئێران لەو تاریخە بەری بکات و تاریخی جنبشی کۆمونیستی ئێران ئەبێ حزبی کۆمونیستی ئێران بەشێکە لەو تاریخ. بەنظر من پێ وایە یەکشتر مهمە ئیشارە پێ بکەین، حزبی کۆمونیستی ئێران لە توولی ئەم 40 ساڵە ساحبی سنەتهای خۆیە و توانیویە ئەو سنەتانە لە جامعەی ئێران زۆر نیشان بات و ئەو سنەتانە جێبکەفێت. ئێمە لە توولی 40 ساڵە لە جنبشی عەداڵەتخوازی لە ئێرانە توانیومانە بە هەزاران لاپەڕە و بە هەزاران وتار و بە هەزاران قسەی شەفاهی نووسراوەی ئەهداف و سیاست و استراتیژی حزب باس بکەین و بە ملیۆن خەڵک گویان لێ بووە و زۆریش تەئسیری بووە. ئەم سنەتگەرە کە ئەم حزبە باسی کردووە و هاوردوویە و هەیەی لە استراتیژی لە سیاسەتە لە هەموو ئەوانە بەنظر من ئەمانە دەستکەوتێک بووە کە حزب بوویە و کەماکانیش هەیەی. من ئەوەیش بەڵم کە ئێمە حزب خاوەنی بەرنامەز، خاوەنی استراتیژی ڕۆشن بە معنە کە لە 40 ساڵی ڕابردووەوە توانیویە ئەو استراتیژیە، ئەو بەرنامە، ئەو پرۆگرامە، ئەو سیاسەتگەرەی کە هەی بووە توانیویە لەم 40 ساڵە ئەو نیشانی بات کە چەندێ متابقەتی هەیە تک جامعەی ئیمڕۆ ئێرانە. ئەگەر ئیمڕۆ خەریکی باسی ئەم شۆڕشەیەکەین لە ئێرانە، من پێم وایە زۆربەی ئەو استراتیژیە و ئەو بەرنامە و ئەو سیاستهایەکە حزب هەیەی دەنگدانەوەی لە ناو شەقامە دیارە، ئەوەش دەنگدانەوەی ڕنگدانەوەی هەیە و من پێم وایە ئەوە یەکێکترە لەوەی کە بەرنامە و استراتیژی حزبی کۆمونیستی ئێران زۆر شەفاف و ئاشکرا و زۆر ڕۆشن هەتا ئیسا و بەدەیان و سەدان و هەزاران جار ئەمە باس کراوە نیشاندراوە. یەک شتریش هەیە من حەزەکەم ئەوەی شارە پێ بکەم، ئەویش ئەوەیە کە من پێم وایە یەک شت زۆر مهمە بۆ ئەم حزبە لە تەی 40 ساڵە ئەگەر تاریخی ئەم حزبە خەریکین تواشاکەین، من پێم وایە تاریخێکی یەکجار شەفاف و ڕۆشنی هەیە و هیچ وەختێ لە پرینسیپ، لە استراتیژی، لە سیاستهای معەن و باوەڕپێکراوی خۆی نەتەنها عدولی نەکردووە بەڵکە سازشی نەکردووە لە هیچ دەورێکە، لە هیچ شرایطێکە، نەتەک جمهوری ئیسلامیە، نەتەک ئۆپۆزیسیۆنی بورژوازی جمهوری ئیسلامیشە و ئەمە بەنظر من نقطەیەکی یەکجار درەوشاوەز لە تاریخی 40 ساڵی ئەم حزبە کە هەمیشە لە هەموو شرایطێکە پاداگری کردگە لەو استراتیژیە، لەو بەرنامە و لەو سیاسەتگەرە کە مەنافعی تەبەقەی کرێکار و چینی هەژار و فەقیری کۆمەڵگای ئێران نوێنەرەتیەکات و من پێم وایە هیچ کەسێ ناتوانێت لە تاریخی 40 ساڵی حزبی کۆمونیستی ئێرانە یەک زەڕە مماشات نەتەک جمهوری ئیسلامیە و نەتەک ئۆپۆزیسیۆنی بورژوازی جمهوری ئیسلامیە لەم حزبە ببینێت و من پێم وایە ئەم خصلەتهایەکی بارزە کە لە ناو حزبی کۆمونیستی ئێرانە کەماکان بەردەوامە و کەماکان بەو ڕەچکە ئەڕوات.
بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید دوای چواردەیە و ڕوودانی چەند جیابوونەوە لە حزبی کۆمونیستی ئێران ئێستا و لەم کات و ساتە هەستیارەدا کا کۆمەلگای ئێران پێیدا تێپەڕ دەبێ دەور و نەخشی حزبی کۆمونیستی ئێران و هەڵوێستەکانی چۆن دەبینن؟ من بلەوە باسی ئەو جیاوازیانە بکەم. من وازانمە دوای 14 لە کار و فعالیەت ئەگەر ئیمڕۆ دانیشین و بەحسێ بکەین لەسەر ئەوەکە لەوەی کە لە ڕێخستنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ناو ئێرانە ئەم حزب ئێمە زەعیف بووگە یا کەم تەوانە بە نظر من واقعیە. بەڵام ئەمە مختص بە حزبی ئێمە وەکو حزبی کۆمونیست نییە، بەڵکە ئەمە هەموو حزبەکان چە لە چەپیەوە چە لە ڕاستی ئەفراتیەوە چە لە ئۆپۆزیسیۆنی ئەرتجاعیەوە هەمووی ئەمانە لە بەرەگرێت. ئایا واقعاً من پرسیارێک بکەم، ئایا واقعاً لە توولی حیاتی جمهوری ئیسلامی هیچ حزبێکی ئۆپۆزیسیۆن بە چەپ و بەڕاستیە و ئەتوانێ بێژێت من توانیگمە لە حرەکەتێکی وەسیعی کۆمەڵایەتی کە لە ئێرانە کراوە بە هەزاران و سەدان هەزار هاتوونە سەر شەقامی یا ئاعتراض یا ئاعتسابیان گەگە مۆری حزبەکەی منی پێوەیە؟ من ئێژم ئەمە تەنها حزبی کۆمونیست نییە، ئەمە مەحسوڵی شەرایەتێکە کە هەموو حزبەکان بە چەپ و ڕاستە و توش بوون. ئەویش مەحسوڵی شەرایەتێکە کە جمهوری ئیسلامی دیکتاتۆریکی یەکجار ڕەش وە بێ ئەتوانم بێژم بێنەزیر هەتا ئیستا لە ئاستی دیکتاتۆریەت و لە قەتڵ و کوشتن و زیندانی و بێڕەحمی نسبەت بە هەر جوڵانەوەی. بەڵام لە بیریشمان نەچێت ئێمە وەکو حزبی کۆمونیست پاڵپشتی و پشتەپاڵێکی تەشکیلاتمان بووە بەناو کۆمەڵە لە کوردستان کە ئەو تەشکیلاتە تەشکیلاتێکە ڕاستە ناوی سازمانی کوردستانی حزبەکەیە، بەڵام هیچ وەخت پشتی لە ئەستراتژی حزب ئەو ئەستراتژیەی کە حزب دایناوە نەکردووە و ئەم دوانە تێکەڵکێشی یەک بوون و زۆر جار توانیویانە پێکەوە لە زۆر شتا تەئسیرات بەسەر یەکادا بنن. بەڵام کۆمەڵە هەمیشە تەشکیلاتێ بووە کە توانیویە ئوفوقی حزبی کۆمونیستی ئێران لە بزوتنەوەی چەپ لە کوردستان و لە ئێرانە نوێنەرەتی بکە. جا بۆیە من ئەوەیش بڵم کە تەشکیلاتی کۆمەڵە و تەشکیلاتی حزب هەردووکیان ڕاستە لە سەطحی ئێرانە بەو دلایلە، بەڵام ئەوە نییە کە کەمکاری یا بە نەوعێک لا ئەوبالیگەری کراوێت لەوەی کە لە سەطحی ئێرانە. ئیشارەم پێکرد کە ئەمە مختصە بە ئێمە نییە، بە هەموو حزبەکانە، بەڵام ئێمە سەر ڕای هەموو ئەوانیچە چونکە تەشکیلاتی ترمان بووگە و ئەم تەشکیلاتە بەناو کۆمەڵەوە لەسەر بزوتنەوەیکی جەماوەری کۆمەڵایەتی کە مۆری چەپیشی پێوە لە کوردستانە و هەمیشە توانیە لەم ڕێگە و پەیوەندی لەگەڵ بزوتنەوەکانی تر لە بەشەکانی تر ئێرانە ڕابگرێت. بۆیە ئەوەمە باس کرد ئەوەی کە بەرحاڵ زۆر بەحسە کردێت کە دەی حزب نەیکردگە. من بەحسەکەم ئەوەیە کام حەزبی تر توانیە چه حەزبێتر بە چەپ و ڕاستیەوە ئەگەر ئێمە زۆرترمان نەکرد بێت کەمترمان لە هیچ حەزبێتریش نەکردووە. ئەوە شەرایەتە کەس کە وای ماندوور کردگە. من بۆ ئەوەی کە بەحسەکەم دامە بەم لەسەر ئەوەی کە ئێمە جیاوازی ئەنشعاباتێکمان تیا بووە. ئێمە بە تۆرە مشەخەص سێ ئەنشعابمان تیا بەوجود هاتووە. یەکێکی ساڵی 1991 بوو. ئەم ئەنشعابێ بوو کە دایک تەسلیمیان کرد وتیان ئێمە چین حزبی خۆمان دروستەکەین و ئێوەش حزبی خۆتان ئەوە سەکە هەتانە ئەو حزب و تەشکیلاتی کوردستانیەوە حزبی هەیە و ئێمە چین حزبی خۆمان. بەرحاڵ ئەوان چون حزبی خۆیانیان دروست کرد و
بەهەرحاڵ ئەگەر ئیمڕۆ دانیشین ئەرزیابی بکەین لەو کاتەوە تای 30 ساڵ 2 ساڵە گوزارێت حزبێکیان دروست کرد ئەوە حزبەکەی ئەوان بەهەرحاڵ خۆی بوو بە چەندین و چەندها شوعبە و فرقە و ئەملا ئەولا کە ئیمڕۆ ئەیان بینین من بەهەرحاڵ پێم خۆش نییە ناویان بەون ئەوە هەموو کەسێک وازانێت ئەوە یەکەم ئینشعاب بوو کە حقیقەتەن زەربەی نە هەر لە حزبی کۆمونیست بەڵکە زەربەی لە جنبشی چەپدا و ئەو ضرورەتی ئینسجامی چەپ بە تەورە عام لە ئێرانە بەنظر من ئەوە گەورەترین زەربە بوو لە وەختا ئەوە یەکێک لەوانە لە ساڵی 2000 اتفاقکە ئەویش تعدادێک خو مشکلەکەی ئەو تعدادە حزبی کۆمونیستی ئەوە نەبوو کە من ئێمە حزبی جیابینەوە لە حزب کۆمونیست و قبولمان نییە و فلان مشکلی ئەوان ئەساسن هەر کۆمونیست بوو هەر نگەرشی چەپ بوو نگەرشی سوسیالیستی و کۆمونیستی بوو ئەوان هەر کۆمونیستیان قبول نەبوو بۆیە انشعابیان کرد و دوایش زۆر بە ئاشکرا وتیان لەم تاریخەوە لاوە ئێمە خۆمان بە کۆمونیست نازانین یعنی کێشەکەی ئەوان ئەوە بوو و کێشە لەسەر ئەوە نەبوو کە حزبیان قبوڵێ یا حزبیان قبول نییە یا چۆن ئەرزیابی لە حزبەکەن و بەرحاڵ ئەوەیش ئەساسەن دژایەتی تەک کۆمونیستا بوو تەک تەفەکوری کۆمونیستی و چەپا بوو کە ئێکسەیش دوای 22 ساڵەوە لەو جیابوونەوە کە خۆیشیان ناو خۆیانە جیابوونەوەی تریش کرا جیابوونەوە دۆعەتریان و ئەوانە بە حەڵکیان بەسەرهات ئێبینن بەڵام کەماکان ئێبینین ئیمڕۆ نەتەنها فڕیان بەسەر چەپە و نییە بەڵکە ڕاستی ئەو لایشن ئەگەر دەسەر ئینشعابی 2022 من وازانمە ئینشعابی 2022 ئەکرا ئینشعاب نەکرایت ئەکرا بە معنای واقعی بۆچی ئەکرا بۆ ئەوە ئەو هاوڕیانی پێشوو کە ئینشعابیان کرد لەباری نەزەری استراتیژی بەرنامەیی هیچ کام لەوانە ئەختلافێک عەجایبیان نەبوو و من پێم وایە ئەختلافهایەک لێ نابوو کە ئەمە بەکەڕات لە جەلساتی متعددا لە تشکیلاتە باسکریا زۆر جار مەسائلی سیاسی ئەکرا بە مەسائلی شەخصی خۆ ئەکرگێت تۆ لە حزبێکابی ئێمە شەرتی ئەندام بوون لە حزبە ئەوە نییە خۆمە کارخانەی مجەسەمە سازی نییە تەواوی ئەعزا وەکو کارخانەی کت مجەسەمە درۆزەگا گشتی یەک شکڵ و یەک قەوارە وەکو یەک بێ ئەکرگێ لە هێندە مەسائلە تۆ جۆرەتر بیر بکەیتەوە من جۆرەتر بیر بکەمەوە بەڵام یەک ئستراتژی و یەک بەرنامە هەدەف نهایە ئەو ئستراتژی و بەرنامە مهمە لە بەرچاوی بگرین ئەگەر وان نەبێت ئەو حزبە زینگ نییە بەڵام لە زۆر جارە مەسائلی سیاسی زۆر ورد ئەبوو بە مەسائلێکی شەخصی و بە پێچەوانەیش زۆر مەسائلی شەخصی ئەوە بە مەسائلێکی سیاسی و ئەنتاجاتی سیاسیان لێکرد و بە نظر من ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەکرا لە حزب ئسنا بکرێت لە ئینشعاب بۆچە بە چەند مکانیزمێت ئێمە کۆنگرەمان هەبوویتر کۆنگرە ئەیتوانی زۆربەی لەو مەسائلە یا سووە تەفاومها یا دڵئازاریها یا هەر نکاتێک کە بەرحاڵ ناوی بنین ئەیتوانی لە کۆنگرە یەکسەرەی بکاتەوە بەڵام متاسفانە هاوڕێیانی کۆمیتێ ئیجرایی ئەو سەردەم حازر نەبوون بێنە کۆنگرێکی ئاسایی و ئەساسنامەی بەڵکە شەرت و شروتێکی خارج لە ئەساسنامەیاندا ئەنا بۆ ئەوەی کە بتوان بێن بۆ کۆنگرە و ئیسرار لەوە بوو کە هاتنتان بۆ کۆنگرە ئەتوانێت زۆر مەسائل ڕوون بکاتەوە و ئەتوانێت خاتمە بابە هێندێک لەو شتانەی کە سووە تەفاهمە یا کەچفەهمیە یا بە نۆعێک لە یەک تێنەگەیشتنە بەڵام بەداخەوە چەند دوو دەور زیاتر لە تاریخی کۆنگرە گوزەرا
عزایکی یەکجار زۆر تەقازایە نەکرد کە کاکە کۆنگرە بگرین بۆ ئەوەی کە کۆنگرە خاتمە بابەوە و نیگەران بوون لە ئەنشعاب بەڵام هەر نەگیرا و بەداخەوە لە 2022 ئەو هاوڕیانە ئەلامی ئەنشعابیان کردووە بەرحاڵ لەم تەشکیلاتە چوونە دەرەوە بەڵام کەماکان ئیستیش لیانە پرسی بە ناوی حزبی کۆمونیستەوە کارەکەن هێشتا بەرنامەی حزبەکە هەرو بەرنامەسەوە ئێمەش هەمانە ئەستراتژی حزب هەر ئەوەیە کە هین حزبی ئێمەیە و هەر هەمووی ئەوانە بەس باش پرسیارەکە ئەوەیە ئستراتژی بەرنامەت هەموو یەکێکە تۆ لەسەر چی انشعابەکەی لە ناو تشکیلاتێکە ئینسجامی ئەم تشکیلاتە ئینسجامی چەپ کە زەرورەتە بۆ ئینقلاب بۆ جنبش بۆ جوڵانەوە ئەیخەیتە مخاترە و دەلیلەکەی بە نەزەر من هیچ شتێکتر نییە هیچ شتێک غێر لە بەهانەهایەکە واهی مەگەر لە تشکیلاتی حزبە ئەگەر کەسێک هاتە ناو ئەم تشکیلاتە مەگەر تەفتیشی عقایە دەکەن خۆ تەفتیشی عقایەتی کەس ناکردێن ئێژن تۆ بەرنامەت قبوڵە ئەساسنامەت قبوڵە حازری لە یەکی لە ئۆرگانهای ئەم تشکیلاتە کارکەی ئەژی بڵێ تۆ عزری بەڵامە کردیە نەزری جیاواز دەبێت لەسەر مەسایلی سیاسی لەسەر بۆچوونەکان لەسەر فلان نووسراوە یا ئەو یاکەیتر لەسەر فلان قسە فەرشید ئیمڕۆ خەریکە قساگات ئەتوانین نەزەرەوە بێت لەسەر ئەم قسانێک کە فەرشیدیش ئێکا بەڵام من و تۆ نقطە مشترەکەمان زۆر گەورەترە لەوە استراتژی و بەرنامە و سیاستهای کەڵانی حزبە خۆ ئەکردێتیش ئەو اختلافیش بێت بەڵام بەداخەوە ئەو هاوڕیانە هاوڕێ پێشوو انشعابیان کرد وەچوو و ئەمە خۆی ئەگەر ئەو پرسیارەی ئەوەڵیش بێن باسی بکەین ئێمە زەعیف بووین خۆ معلومە ئەم انشعاباتە هەمووی تەئسیری کردووە و تەئسیریشی بووە بەڵام با هەمووی ئەو تەئسیرانی شەوکە لێرە باسم کرد ڕاستە بەڵام هیچ حزبێک لەو شەرایەتە نەیتوانیگە ئەدعا بکات وەلو حزبی ئێمەش نەیتوانیگە ئەدعا بکات بێژێ جنبشهایەکی وەسیعی ئیجتماعی کە لە ئێرانە بووە لە تەی ئەم 40 ساڵە مۆری منی پێوایە بۆیە هەمووی چە بەڕاست و چە بە چەپ لەو شەرایەتە کە جمهوری ئیسلامی خۆڵقاندوویە هەمووی تقریباً هەلە یەک وەزعیەتە و هەموویشی بەرحاڵ هەوڵ ئەدا بۆ ئەوەی کەم ئەو بەزعا ئەو شەرایەتە بە نەفعی بزوتنەوەی چەپ و داوەتخوازی لە ئێرانە بگۆڕێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرشید. هاوڕێ فەرشید پێت وایە بە لە بەرچاوگرتنی ئەو ئەرک و وەزیفانەی کە باست کرد هەڵسوڕاوانی ئەم حزبە لە ناوخۆی وڵات و لە کاتێکدا کە بەرەوپیری ساڵگەردی شۆڕژی ژن ژیان ئازادی دەچین چه ئەرکێک دەکەوێتە ئەستۆیان وە چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە ئەوان چییە؟ من حقیقەتەن وازانمە تشکیلاتی ئێمە بەتۆر عام ئەگەر باسی بکەم من وازانمە هەڵسوڕاوانی ئێمە لەلایەن تشکیلاتەوە چون ئۆرگانهایەکی معەنی تشکیلاتی هدایەتی بەسڵا هەڵسوڕاوانی حزبیەکە لە کوردستانە ئەو بە شەیشەکە ئەگەر لە ئێرانە هەروجودی بێت کە هەیەی ئێمە وانە بڕین هەر یەکسەر هیچ هینێکمان نییە یافلان بە هەرحاڵ ئەو ئۆرگانە تشکیلاتی گەرە دائیمە لە ئرتبات و لە تەماسن لەگەڵ هەڵسوڕاوانێکە کە پەیوەندیان هەیە لەگەڵ ئێمە بەڵام یەک واقعیت من بە تۆرە ئام باسیەکەم هەدەفی ئێمە لە یەک ساڵی ڕابردووەوە تا ئیسا ئێبینین کە لە شۆڕشی ژینا یا ژن ژیان ئازادی لە یەک ساڵی ڕابردووە تا ئێرە ئەزانین کە دەردی جامعە دەردێکە کە لە فەقر و نەداری و بێ دەسەڵات و بێ هیچ مافێک و ئەمە حرەکەتێکە کە ملیۆنها ئینسانی هاوە لەسەر خیابان بۆ ئەوەی کە داوای ئەو مافە زەوت کراوە ئەو حەقی کە لیان سندووە نیانە
لە ئازادیهای بەیان و ئازادی تەشەکل و ئازادی هەموو جۆرە ئازادی کە لە جامعە ئەتوانێ وجودی بێت نییە. لە نەتیجە هەڵسوراوانی حزبی ئێمە هەمیشە دایم من وتم ئێمە سنت هایەکمان هەیە و ساڵەهاست قسەمان لەسەری کردووە، ساڵەهاست تەبلیغمان بۆ کردووە، ئێمە بەرنامە و پرۆگرام و استراتژیکی تایبەتمان هەیە کە ساڵەهاست قسەمان لەسەری کردگە و باسمان کردگە. هەڵسوراوانی حزبی ئەمانە هەمووی ماتریاڵە بۆ ئەوەی کە بتوانن سەمت و سوو بن بە چەپ و ڕادیکاڵ بوونی ئەم بزوتنەوانەی کە ئەم بزوتنەوە کە لە ئێران و کوردستان وجودی هەست کە نەبێ بە هەرزان فرۆشی لەلایەن ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تەوری عمومی، ڕاست بە هەموو لایەوە، لە مرتەجعین و لە سەڵتەنەت تەڵەب و لە لیبراڵەکان ئەنواعیان و هەموو ئەمانە هدایەتکردنی بزوتنەوەکە لە ناو دڵی بزوتنەوەکە بۆ ئەوەی کە ئەو ڕادیکالیزم و ئەو چەپەی کە لە ناو ئەو بزوتنەوە ئێمە یەک ساڵی گوزەشتە بینیومانە ئەوە هەرزان فرۆشی نەکردێت و نەتوانێت کەس دەست بڵێ بگرێ بەسەریان کەماینکە ئێمە لە قیامی 57 ئێمە بینیمان کە ئیسلامی ارتجاعی و مرتجع لەگەڵ لیبراڵەکانە دەستیان کرد بە یەکێک بە یارمەتی زلهێزەکان توانیان دەست بگرن بەسەر ئەو ئینقلابە کە خاست و داواکاریەکەی بۆ چوونەکانی هەموو چەپ و ڕادیکاڵ و عەداڵەتخوازی و هەموو بەرابری بوو لە جامعەکە. بۆیە بە نەزەر من ئەساسی تەرینی ئەوەسا چە لە ناو چە لە دەرەوە ئەنعەکاسی ئەو واقعیەتە بین. لە بیرمان نەچێت وەختێ باسی زۆر جار باسە کردێت لە جنبشی ژینە ژیان ئازادی لە ئێرانە یەکێک لە ئەسلی تەرین پایەگەری حاکمیەتی جمهوری ئیسلامی کە ستەمکشی جنسیەتیە بەسەر ژنانە و مەسەلەی حەجاب و تەواوی ئەو قەوانینەسە ئەمە تەنها جمهوری ئیسلامی نیشانە نەگرگا بەڵکە ئەمە جامعەیەکی نیشانەگرگە ئەو کەسانەی کە لەو جامعە هێشتا مرد سالارانە زندگیەکەن بیرەکەنەوە و مرد سالارانە لە جامعە هەڵسوکەوتەکەن و ئەمانشی مەورد حملە قرارداگا نەتەنها جمهوری ئیسلامی. بۆیە ئەمە ڕادیکالیزمێکە کە لەم جنبشە و ئێمە نابێ بێڵین ئەم ڕادیکالیزمی جنبشە لە هیچ لایەکی ڕاست و ارتجاعیەوە ئەرزان فرۆشی بکرێ یا دەست بگیرێ بەسەریایە. بەڵێ هاوڕێ فەرشید زۆر سپاس بۆ ئامادەبوونن. من پرسیارەکانم تەواو بوو. سپاس دەکەم کە جارێکی دیکە لە بەرنامەی کۆمەڵە سوورەواندا بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوەیش هیوادارم جوڵانەوەی ژیان ئازادی و ئینقلابی ژینا لە ئێرانە هەرچێ باشکووتر لە ساڵگەردی ئەو شۆڕەشە گەشە بسێنێت و هەر لێرەوە ڕێز و نوازە بۆ تەواوی ئەو گیانبەخت کردوانە کە لەم شۆڕەشە گیانیان بەخت کردووە و سپاس بۆ ئێوەیش کام دەرفەتانەدا بە من هەر بژین. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێی فەرشیدی غەفار نژاد ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی کۆمەڵە سوورەوانی ئەمڕۆماندا بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سپاس بۆ ئێوەیش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. تا کۆمەڵە سوورەوانێکی دیکە و دیدارێکی دیکە هەر بژین بە شادی و بەختەوەری. ماڵەوە.